دەنگ خۆش دەستان خۆش بێت دەنگت هەر خۆش بێت دەست و پەنجەتان دەستان خۆش چی بوو لە ئەخیرەوە مابوو کەم هیچ نەبوو خەرەبوویەکەینەوە ئەم جارە جا زۆر خۆش ئەوە بچیتە دەرێ گوێت لە دەنگێکی خۆش بێت لە دەنگی ئامێرێکەوە ئێوە لانێ ئەمە زۆر تووشتا بێنە کەسانی دەنگ خۆشمان هەیە باڵێ بە دڵنیاییەوە ئەنجا بەتایبەتی لە ناو ئەشکۆتەکە یەکۆیتیە هەردێکە زیاتر بوێرترا بێت و وەکو سۆبەتیش بێت ئەو گۆرانیە ناڵێن بەڵام ئێمە کەسانی هونەرمەندێکی زۆرمان هەیە کە سازی خۆیان ئەهێنن دەف ئەهێنن باڵێ گیتار ئەهێنن ئیتر ئەو کێشەهاوای مۆسیقاکەشی دروستەکەن لەوێ بە دڵنیایی یەکێک لە خۆشیەکانی ئێمە لە کاتی گەشتەکان ناو پاسیش ببێت دەنگی خۆشی ئەندامەکانی گروپمانە خۆی دایم لە ناو پاس و ڕۆشتن بۆ شوێنێکی دوور هەر کەشەکە خۆی دروستە بێت گۆرانی وتن و بە جەماعی هەمی ئێڵێنە و ئەو کاتە زۆر جار دەنگخۆشیش دەور نابینێت شتەکانە بێ بە جەماعی یەک شتێکی با بڵێن مۆعجزەیەکە مۆسیقی و هۆنەر هەیەتی یەکسەر مرۆڤ لە ئەو شکلی ڕسمی و خۆگرتنی کە کردووە دەرەهێنێت یعنی سژنێکە قەفەسێکە مرۆڤ ناخوداگا ئەشتە بەلای ئەوە یعنی گوێ یەکسەر تو ئەتبەت بە ئەو ئاراستەیەکە موسیقیتیایە لە سەرەتەیە هەندێک ئەندامی تازە هەیە بۆ من لە کاتی گەشتەکە لە سەرەتەیە لە پاسەکە سەڵامەلێکێکی زۆر زۆر ئاساییەکەن و لەوانەیە هەندێک کەس بەیەکەوە قسە نەکەن بەڵام وردە وردە لە کاتی کۆتایی گەشت تەنها 10 کاتژمێر بۆ 11 کاتژمێر بەیەکەوە بوون بەڵام لە کۆتاییە بە شێوەزێک خوافزی لەگەلێکترەکەن وازانی کە 10 ساڵە 15 ساڵە هاورێن بەڵام لە حاڵەتێکە ئێمە مۆسیقای ئەو ڕۆژەمان کەمتر ببێت ئەو
خوافزی گەرم و گۆڕایی کۆتاییەکەمان نییە کەواتە هونەر کاریگەریەکی تەواوی هەیە بەدڵنیاییەوە لەسەرەوەی مرۆڤەکان زیاتر پەیوەندیەکانیان بەدڵنیاییەوە کە تێکەڵەوەی سروشت و هوەر گۆڕانکاریێکی زۆر جوان لە بەشداربووانی گەشتەکان ئەکە هەتاکو چەند ڕۆژ بیر لە ئەو کێشەهاوایەکەن کە لاوێ بوون و ئەو کاریگەری ئەرینەیە کە هەیە چێژی لێ بینن خۆی زۆر جاریش پرسیاری ئەوەکەین کە هەمیشە ئێمە زۆر پشت ببەستین بە گەشت و گوزار و بۆ لایانی ئەوەی کە هەم کەلتور و ناوچەکەمان بۆ خەڵکانە بناسێنین هەم لە ڕووی مادیشەوە ئێمە بتوانین سوودی لێ ببین ینی بۆ نمونێسا کە لە شوێکمان وەرگرت پەیوەندیشی بۆ هەوابزانم ێستا گروپێکی گەشتیاری هەیە لە پەیوەندەکە بە هاوکارەکەی وتی بیان بۆ خوانی بەیانی بۆ شوێنە ئێستا و شوێنە هەم ئیسفادە ئەکات هەم گروپەکەی تۆش دەتوانە پشوبن ینی گرنگی تای بەس پاسەکەشم نیوەیان گەشتیاری ئەمریکین ینی بەدڵنیاییەوە تاکیدیشەکەم کە بەدڵنیایە بڕۆن خواردنی کوردەواری بخۆن ینی بە هەر هەنگاوی بە هەر دەرفەتێک وەلای خۆم زۆر گرینگە بە بچووکترین دۆخیشیش ببێت شتەکانی کوردەواری بخەمە ڕوو پیشانی گەشتیاری بیانی بدەمەوە جا ئەوانیش یەکسەر پرسیاریان لا دروستە بێت گەشتیاری بیانی حەزی لە بینینی شتێکی جیاوازانی ئەو پارەی کە سەرفیەکە بۆ شتە ئەوێ کشتێکی جیاواز ببینە یەنە هەر شتێک هەمبەرگەرە لە وڵاتی خۆی هەیە فاستفودە لە وڵاتی خۆی هەیە با بڵێن باڵەخانەی بەرزە لە دووبێشە لە شوێنەکانی ترشەیە کە یەت بۆ کوردستان بۆ ئامانجێکی تایبەتیت کە بێت ئەو کولتورە جیاوازەکە ببینە ئەو کێشەهەوە جیاوازەکە تاقی بکاتەوە ئێمەش وەکو بەرپرسی ئەو ڕۆژەیە و کەسین خۆمان بەرپرسە زانین کە جوانترین کێشەوەکە بۆی دروستیکەین کە کوردەواری تر ببێت حەزەکەین بڕۆی لەگەڵ بۆ گەشت منش دیاریکەدان بۆ جاماعەتی کورد ڕۆژێک لە ڕۆژان بڕن شوێنی کە لاوانەیە ئەوە نەتان بینی بێت زۆرش دوور نییە و ئەچین ژنگێکی زۆر تایبەت و دوور لە دۆخی کارکردن ئاەتەنەوێت ئەگەر کاروبار ببێت یان خواردنێکی خۆش دروستار خۆم چش لێنم لەوێت من دایکی گروپم لە هەر شتێک ببێت شتەکان خۆم جەبەجێکەم بە تایبەتی هەندێکات هەبێت خۆم چژی لێ بینم کە چش دروست بکەم هاوڕێیانی ترەوە هاتوارە زوو پەیمانیای مەتێ کە مابات کورسات هاوڕێیانمان هەموویانوانی کە لێرە شۆجیان لێمانە گەشتێکمان بۆ دروست هیواداری کەوت ئەمە خۆمان گەشتێکمان کرد زۆر منیش تۆزێک دەستم باشە لە خواردن و شتە هاوکاری تۆ باش نییە و هەندێک کاتێکە من بە تایبەتی گروپە تایبەتەکانم پیشانەدەم کە چەندێک خواردنەکانی غێری گۆشتێک هەیە کە ئەتوانی چێژی لێی ببینیت و زۆر خۆشە و لە هەندێک گەشتەکان هەنکە هەندێ ڕاهێنەری تایبەتی هەیە بە تایبەتی بۆ ئارامی مشک و دەروونە کە ڕاهێنەری تایبەتی خۆی هەیە مامۆستای تایبەتی خۆی هەیە بە تایبەتی گروپێکە لەگەڵ بیانەکانی کە لێ هەولێر کارەکان ئەچین و خواردنی ڕۆکیە خۆین و دروستیەکەین و هەندێک کوردەکان کە باشترەکەن بۆ یەکەم جار سیرێکە نازانن چێ بەڵام کە ئاخۆن وردە تووشیابن ئەڵێن کە هەر باوەرمان ناکرد کە خواردنێک ببێت کە ئەو هەبە هەندێک سەوزەوەتی تازە ینی سادە دروست بێت و ئەم هەموو تاموچەشی تایبەتی هەبێت کە لە ئەو ڕۆژانە هەندێکات هەیە کە وەز لە گۆشت و خواردنەکانی ڕۆژانە ئەهێنین و ئەچین بەر شتێکی تاقیکردنەوە شتێکی تازە کە زۆر پەیوەندی بە تەندروستی شتە ڕاستی ئەوەیان بۆ تۆ باشە گەشتی ڕۆکیشیان هەیە کە ئێستا وەرزی کەلان هین کەنگەر و ئیتر هەبە کنیواڵ و پیاز تازە و کەلان زۆر تایبەتەوەڵی هەر بۆ ئەوە ئایسە بچی خواردنی کوردەواری خەریکە تەواو بێتی تر گەرمە دەستی پێ کردووە تا 2 هەفتە پێش ئێستا ئەو خواردنەکان هەبوون بەڵام هێشتا ئیتر وەرزی هاوین دەست پێیەکە خواردنە بەهارەکان تەواو بن بەڵام من مەبەستم هەر خواردنەکانی سەوزەواتە هەر لە هەموو وەرزەکانی تۆ توانی خەڵکی کە خواردنی ڕۆکی قساکەی خەڵک هەر بیر لێ برۆکلی و ئەو سەوزەواتێکی مەسەلەن کاهوو ئەو شتە ناکەن بەڵام زۆر جۆری خواردن هەیە بە تایبەتی من کە لەسەر کەنارداریایی خەزەرە گەورە بووم و ئاشنای ئەو جۆرە خواردنەکانم بە هەمان گوێز و بابوونن کە جەرەسەتەکان ئەتوانە خواردنەکانی زۆر بە چێش دروست بکرێت زۆر باشە ئێمە زۆر جار پرسیاریەوەکەین ئایا بەس هەر ئەو کنرەی تۆ باسیەکەیت هەر ئەوەیە بە سەوزە بێت چەندین گژوجایکە هەیەکە لە شاخەکان هەن و دروستیەکەن و خواردنی لە دروستەکەن و ئێستا لەو گژوجیانەی بەس تۆ زێمە تایبەتە کاردووە ئەمە ئەبێ زۆر بەباشی لی بزانی ئەجا دروستیکە چکە زۆر جار لە تیژیەکەی قورگە دەبڕێ بەڵام ئەگەر بە باشی دروستیکە یەکێکە لە خواردنە زۆر بە چێژەکان
تەمەەت کوشتیان دڵمەشیان دروست کردووە بەوە بەوە لە دروستیان قەدیم. چیتان دروست کردە؟ من نە بەسی یاپراکیان داپیرانمان کردووە. یاپراقیان دروست کردووە بەوە. ئێستا گەرە چیتە دەرەوە هەر پەکر ناکەوێ ڕێواسە دروستە. ئەمە نەمیوە بە دار و درەختەوە هەیە هەر دروستە. پەکر ناکەوێت دروستە. بە تاڵی ناگەڕێتە کاک سێوانگیان گوێت لێمان بوو بێگومان تۆ چێژ وەرگرتووە هەتاوەکەی خۆشە شانومە لە نەرمەکە بۆ نەچینە لای گۆرانی چینە لای بەرەمێکی تر قسمەتانە هەر بمێنێ جوانی توانم شاردا بنزیرا جوانی توانم شاردا بنزیرا دلغي مرقي صحرابي بداوي شوجينا جوانی توانم شاردا دلي مرقي صحرابي بداي سوجينا
وازی بیریان دورت یامانم من بریدن شیرم اشکار بیا آی رگای با هشتاوره یامانم من رگای با هشتاوره یامانم من ردبرن دلنا باyan bağın zeyçan vayan ay babirjan kunda kayan zergan دەنگار خۆش دەستان خۆش بێت. جاکە گوێمانە گەشت سەرکەوەسفی دەنگی تۆی ئەکرد کاک سەیوانەیە ماشەڵڵای لێبێ یەکێک لەو دەنگانەیە دەرەقەتی تەبەقە بەرزەکانیش دێت هەزار ماشەڵڵا لە دەنگی یەخوا هەر دەنگە خۆش هەر خۆش و هەر تەندروست باش بێت. هیوادارم قەت تەقدیری ئەم دەنگانە بگیرێت نیاڵم شارێتەوە ینی بەڕاستی ئەم دەنگانان جاری کە دروست نابێتەوە تر هەموومان هەوڵ بین ئەم دەنگانە لە یاد نەکرێت ینی لەبیر نەکرێت هەمیشە زیندوو کرێتەوە بەڕاستی ئێساش کۆمەڵی دەنگی جوان هەیە بەڕاستی شارامنێتەوە ینی زۆر دەنگی کوردیانە هیوادارم تر لە تەلڤیزیۆنەکانەوە بێتتر ئەوانی کە سپۆنسەرەکەن بۆ هونەرمەندەکان بتوانین من نەموو کاتێک وتم خۆم خۆبەخشانەیەمە پێشەوە بڵێن من کەم دەنگم بڵێن لە ئەم بۆکەمان زیاتر شارەزان لە دەنگەکانە هەیە ئەزان ئەو دەنگە بۆچی هونەرمەندێک بنجێ بڵێن هەبەتە من کە ئەم دەنگان هەبژاردووە لە منەوە نزیکە ماڵی مامەسا مەزەڕێز حرمەت مێ وەلێرەوە مامەسا سەلی ئەزغەری کوردستانی بتوانین بە هەوڵی هەموو لای ئەم دەنگانە جاریشکە بکەین بە سیدیەک بۆ ئێستا خەڵکانێکێ تەمەنێکیان هەیە لەگەڵ ئەو گۆرانیانەیە جوان لێبێتەوە بە نەوەیەکی تازە هیوادارم ئینشەڵڵا ئەو شتە بێتە پێشەوە من ئەتوانم فێرخواستان ببم. ئارزوو خان بەڕاستی چێژوەرە لە دەرەوە بێت و ئینجا گوێت لە دەنگێکی خۆشەوە بێت ئێستا کوێ بۆ گەشت خۆشە؟ کوردستان خۆی هەرێمێکی چواروەرزیە کە هەم سوودی لێە بینین هەم جار بەهۆی گەشت گوزەریە لەوانەیە دۆخی مادیەکەمان تێک بدە بەڵام سوودەکانی زۆر بەرزترە لێ ئەو زیانەکانی کە بە بڵێن کە هەیەی بەڵام باڵێ کە ئەمە خۆی نەمەتێکی گەورەیە کە ئێمە شانسی بینینی چوار وەرزمان هەیە لە هەندێک وڵاتەیەکە هەردوو وەرزیان هەیە هەندێک وڵات هەیە کە هەر یەک وەرزی هەیە ئەوانە گۆرانکاری نبینێ من 2 هەفتە پێش ئێستا ڕۆشتم مەسەر شاخی ئەزمەر گروپێکم بردو بوو کە بە بەردبوو بدۆزین و هەمووی ساوز بوو گوڵی تیا بوو بەڵام ئێستا کە هاتم دوای 2 هەفتەکە گەڕامەوە سلەیمانی هەمووی زەرد بووە دیسان مەسەڵەن لە مانگی 11 بۆ نمونە جاوەکە زۆر خۆشە بێ وەرزی هەنارە لە مانگی 4 و سەرەتای مانگی 5 تر خۆتە نازانین خۆشترین کاتی گەشتکردن بە کوردستانە بەڵام ئەم پرسیارە کە لە منەکە وەکەوەیە کە لە دایکێک پرسیار وکێکە لە ئەو بۆ نمونە چەند مناڵایکت هەیە کامیانت زۆرتر خۆشەوێ من ئەڵێم کە هیچ شوێنێک بە شوێنێکی تر بەراورد ناکرێت هەر شوێنێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام هەندێک کات هەیە بەهۆی کەش و هەواکە زۆر گەرم ئەبێت ناتوانانی بچیت هەر ئێستا لە مانگی 5ەوە شار بەژێر هەر کێشاوەکەی زۆر خۆشە بەداخەوە لە 2025 بەهۆی نەبارینی بارانێکی تەواو هەندێک چامەکان وشک کراون بەڵام هێشتا هەندێک شوێنمان هەیە بەدڵنیایەوە ناوچەی هاوڕەمان خۆشترین شوێنە بۆ پیادەرەوی بەوەیکە بۆ گەشتەکانمان ببێت سازان بە بڵێن کە زۆر خۆشە منتەقێکێکە هەندێک بەشەکانی دەربەندی خان زۆر خۆشە و خودی خۆم هەفتەی پێشوو لەگەڵ هەندێک ڕۆژەمەنووسی ناوبانگی جیهانی بوون کە منیان هەڵبژاردوو بوو وەکو یەکەم ئافرەتی کە گەشتەری ناخۆی لە کوردستانی دەست پێ کردووە نازانم کە ناوی گۆڤارەکان بێنمیانە بەس ناوبانگێکی باشیان هەیە کەناڵێکی زۆر بەقوەتن ئەگەر لە CNN و لە ڤاندرلەستەوە هاتوبوون کە ئەوانە تر ناوبانگی جیهانیکی باشیان هەیە جێشانازی بۆ من کە توانیم لە خزمەتیان بم کە کوردستان لە ماوەی چەند ڕۆژێک پیشانیان بدەم بۆ کوێت بردن وەڵا بەشێک لێ بادینان بوو باشە هەندێک شوێن لە بادینان هەیە کە لە ئەمازۆنە چێ
ینی چونکە کامترین سەردانیتیە بووە ژینگێکە و سرۆشتەکەی تێک نەچووە بەهۆی ئاژەڵەکە ویەکان ببێت بەهۆی ئەو دارستانەیە کەتیایە تێک نەچووە وەک خۆتان نازن سەدام لە کاتی خۆی هەندێک دارستانەکانی شاخەوەی سووتاندوەتی لە ناو بردووە بەڵام هەندێک شوێنەکان هەیە کە نزیکی باکووری کوردستانی باکوورە یان باکووری کوردستانە ئەو شوێنە بەهۆی بەرزایی و بەفرێکی ئابارە ئاوی باشتریتیایە و دارستانێکی باشتریتیایە هەندێک شوێنەکان هەن کە لە بادینان بە تایبەتی لە نیوان چیایی پیرەس و شیرین بەڕاستی شتێکە هەر کە ئەبینیت باوەڕ نەکەیت کە ئەمە تابلۆیە یان سروشتی ڕاستەقینەیە یان هۆشی دەستکرد دروستی کردو هەرچەند هەمووی ئەوان دروستکراوەی بەسەری دەرزی خی گەورەش نابێن بەڵام بەڕاستی ئەو ناوچەکە هەموو جارێکە ئاچم هەر تەسەور ناکەم کە لە کوردستان ببێت هەرچەند کوردستان هەر خۆی زۆر خۆشە بەڵام ئەو شوێنە لە شوێنی ئوستوایی ئەچێت دارستانەکانیان ئەو ساوزاییکی تایە ئەو تافگاکانی کە تیان جۆری گرژوگیاکەیەکی تایە زۆر جیاوازتر لە شوێنەکانی تریشتی خۆیت زۆر زۆر تایبەتە و فێنیکە و ئەو ساوزاییە هەر هەندێک شوێن هەیە کە ناتوانم بڵاویکەم بەداخواکە بڵاوەکەی پێیجەکەم تۆزە چالاکە و خەڵکی زۆر ئەبینێت بەهۆی پاراستنی ناتوانم هەندێک شوێنەکان بڵاو بکەم بە ناوەکانیان بنێم بەڵام بۆ خۆتان ئەڵێم دەوروبەری چیایی پیرەس و گەر بەرامبەرەکەی چیایی شیرینە کە لە باکووری کوردستانە ئەو ناوچەکان بەڕاستی تایبەتمەندی خۆی هەیە یەخوا دەست خۆش بێت ئێمە ئەمڕۆ زۆر زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی کە لە لامان بووی لە کورسات لەم پرۆگرامەیە لەگەڵمان نبووی ئەوەی کە جێگەی دڵخۆشیە خاتونێک ئەتوانێت ئەم کارە بکات هیواداری نمونە زیابێ و هیوادارین کە بە شێوەیە لە شێوەکان ئەمە کەسانی ترچاو لە تۆکەن کە توانەکانی تۆ بە هەند وەرگرن بۆی کە بتوان باشتر ببن من دەست پێکەریە بیشە بووم ئینشاڵا و جیلی تازای گەنجەکان هاتن ئەوە وەکو مەسەڵەن دەست پێکەری شەکە من بووم بەڵام بە بەرداوامیەکە ئینشاڵاوان باشتر لە من ببن چونکە ئەوانی تر جیلی تازان و ئیمکاناتیان باشترای تر ئێمە ئەچینە ڕوو بە 50 ساڵی و 60 ساڵی ئێمە ئەتوانین بۆ نمونە وەکو لیدێک ببین لە ئەم بوارە بەڵام دڵنیام و دڵنیاتریش ئەبێم کە ئەوان لە من باشتریش ئەبن ئیشەڵڵا سەرکەوتووە دەستەکانە خۆش بێ ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین من خۆشحاڵتر تر سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس خافیزی نەکەین هێشتا گەشتێکی شەخوانی من ماوە ئەوە دوایی بۆ کورساتە ئینشاءڵڵا و جاماتەکەش هاوڕێکانمان نانی بەیانێکی دووهم لە ناو شاخە خۆین ڕاستی چاو ماوەخوا بەس کاک ڕێباز بەڕێ کرد بەرەوە ئەو لاوە ببێنی سپاس بۆ دەست خۆش بێت زۆر 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 سەرقاڵی بەڵام هێشتا هەر لەگەڵ من ئێستا ڕاستەخۆ ئەبێ بڕۆم سیتەک گروپێکم هەیە ئەبێ ڕاستەخۆ بڕۆم ماگوڵاوتیەوە خەڵکی لێ ڕاگرتووە کە بچێ بۆڵە بەڵام ئێمەکە ئەڵێن بەخێر بیت و خواحافیزەوە بێمە خواحافزی دایم ناکەیت کە یەیتە کورساتەوە ئیتر ماڵی خۆتە کورسات ماڵی هەمووانە ئەم جارای تر لە ڕێگەلا نادەم نانی بەیانێکی بخۆم و لە کۆیان نانی بەیانەکەی زۆر خۆشە ئەم جارای تر بەیەکەوە ماڵی خۆتە یاخوا بەخێر سەر چاوەکان سپاس ناتوانم بڕۆم دەستە خۆش بێ ساچینە لای بابەتێک و دوای ئەوە خواحافزی دەنگە خۆشەکەی کاکسەیوانمان لەگەڵ ئەو لەگەڵمانەمێنێت میوانی ترمانە بێ جا دوێنێ سەرکۆ فستیڤاڵی ئەسپسواری لە شاری سلێمانی دەستی پێکردووە فستیڤاڵەکە 3 ڕۆژ ئەخایەنە دواتە ئەمڕۆ بەیانیش هێشتا هەر بەردەوامی ئەبێ بۆی کە ئێمەش بزانین دێنە کەشی فستیڤاڵەکە چۆن بەڕێوە چوە ئەم هەموو ئەڵێن ئەسپسواری بە چێژە بە سوودە با بزانین زیاتر ئەم فستیڤاڵە ئەمەنە خۆش بوو تەسەوەری ناکەی من نەچووم بەس زۆر بەداخم بەس 2 ڕۆژی ماوە هەر حەزەکەم بچم بۆ لەبەروی کە بینیم هەر لە پێیجی کورسات دایان نابوو بڕوان پێ بکە ئەوەی جێگەی دڵخۆشی بوو ئەمەنە کچان حەزیان لەو بوارەکە بوو لێ ئامادە بوون پیاوان کەمتر بوون ئای زۆر خۆشە تواناکان ئەوەنە بە شێوازێکی باش لە ناو خانمانە هاتوونەت باشەوە لە بواری ئەسپسواریان جا ئەو شوێنە وەکو خانێکیشە ئەمەم خانە بەردەوامیە بێت ئەکرێتەوە ئەتر کەسێ بچێ بەڵام میوانەکەمان کە پێرێ لەگەڵمانە بوو ئەنجاز بینیمان ئەو هەموو خەڵکە چوو بوونە ئەوێ ئەو کۆمەڵە نمایشە جوانەی کە کردبیان سەحەت بەڕاستی مناڵی تیابوو ئەنجا جێگەی دڵخۆشی بوو ینی بەڕاستی بینیم کۆمەڵێک کەس لەوێ ئامادە بوون کە ئەمە پشتیە بوو ئەو کەسانە بۆ نمونە خانمیەکەمی عێراق خاتوو شانازی ئیبراهیم محەممەد لەوێ بوو کە ئەمە بۆ خۆی لە خۆیان ئەتوانێت پاڵپشتی بێ بۆ ئەو گروپە گەنجەی کە لەوێ ئامادە بوون
کاکدێرین لێ بوو کە بەڕێوەبەری خۆمانە یعنی دەستگای میدیایی کورسا سموسەری میدیاکەی بۆ کردبوو ئەمە وا ئەکات کە تواناکانی ئەوان زیاتر پەرەی پێبن زیاتر بتوانن گرنگی پێبێن هاوکاریشمان لاەنە چوو بوو باڵێ ئەو لە جیاتی ئێمە چەند ئەمڕۆ تۆ بچە ئەمڕۆژ نەتوان بەیانێتم ئاخر ڕۆژ ئیشەڵڵ وتە ئەمڕۆ تۆ بە تەمای سەیرانی ئەمڕۆ بە تەمای سەیران هاکە ئەڵێن ئەبێ دەستە بە تاڵ بێ بچی بۆ سەیران ئەگەینە مناڵ ناهێڵە ئەوەی ئەمڕۆتە لە جیاتی ئێمە بینەرانمان بچە بۆ سەیرانەکەت جا بۆی کە بزانین دێنێ چی گوزەرا لە فستیڤالەکە بچنە لای ڕگەکەی لانە خۆشەویستان سڵاتان لێبێ و ئەم کاتەتان باش بێت ئەمڕۆ لە شاری سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری گەورەترین فێستیڤاڵی ئەسپسواری بەڕێوە ئەچێ بە سەرپەرشتی یەکێتی ئەسپسوارانی عێراق و لقی سلێمانی ئەم فێستیڤاڵە بەڕێوەچێ بگومان فێستیڤاڵەکە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێ بگومان نمایشی ئەسپسواری یەکێکە لە چالاکیەک جوان و پڕبینەرترینەکانی نێو ئەم فێستیڤاڵە هەروەها لەگەڵ ئەوە ژمارەیەک لە کۆشک لێرە بوونیان هەیە بۆ کەسانی کە سەردانینەوە فێستیڤاڵەکەکەن ئەتوانن بەدەم نمایشە جوان و سەرنجڕاکێشەکانی ئەسپەکانەوە ئەو خواردن خواردنەوەی کە خۆیان مەبەستیانە بتوان بەکاری بێنن ئەوەی جێ ئاماژەیە ئەم فێستیڤاڵە ئەمڕۆ کراوەتەوە لە شاری سلێمانی و باز دەکرێت کە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم فێستیڤاڵە بەردەوامە بێت بۆ ئەوەی کە باشتر زانیاری وەرگرین لەسەر فێستیڤاڵەکە و لەسەر ناوەڕۆک و ئەو چالاکیانە کە لەنێو فێستیڤاڵەکە هەیە لەگەڵ کاکەڕەهەند ئازاد گفتوگۆکەم کە بەڕێزیان ڕێخەری فێستیڤاڵەکەن کاکەڕان سڵاو لێبێم کاتۆ بەخێبێن سەر چاوم گەورەتان کردین زۆر سپاس باسێکی فێستیڤاڵەکەم بۆ بکە بۆچی بیرتان لەوە کردەوە ئەم ساڵ لە شاری سلێمانی گەورەترین فێستیڤاڵی ئەسپسواری ئەنجام بن بەڵێوە کۆزان گەورەترین فستیڤاڵی ئەسپسواریمان کردووە لە شاری سلێمانیە لە 15 و 16 و حەڤەی 5 ساڵ بەردەوامە بێ لەو 3 ڕۆژە پێنجشەومە و جمعە و شەماکە بیرمان کردەوە کە فستیڤاڵی وا گەورە جوان بکەین چکەوە کۆزان چەند ساڵێکە گەنجان خولیای ئەسپسواریان هەیە و ئێمەش جوستومانە پەرەبەین بە خولیای گەنجان و بە ئەسپسواری باشە فستیڤاڵەکە باسی لەوە کرد بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ لە کاتژمێر چەند بۆ چەندەوە هەیە و چالاکیانی کە لەنێو فستیڤاڵەکە ئەنجامەدرێت چی و چین بەڵێ لە کاتژمێر 3 پاش نیوەڕۆ تاوەکو 9 بەردەوام ئەبێ و چالاکی ئەسپسواریە هەڵپەرچەی کوردی و گۆرانی فۆلکلۆری کوردیە بۆ هەر 3 ڕۆژەکەم چالاکیانە بەڵێ بۆ فستیڤاڵی ئەسپسواری بەس یەکەم ڕۆژە دوم ڕۆژ و سێم ڕۆژ چالاکی گۆرانی وتن و فۆلکلۆری کوردیمان هەیە باشە ئەو کەسانەی کە حەز بە ئەوە بکەم فێری ئەسپسواری ببن باسێکی ئەوم بۆ بکە با بزانم ئەو مەرجانە چیە کە لەو کەسانەیە هەبێت مەرجەکان ماوەیە کە ئەسپی خۆی بێت و ئەسپێکی تعلیم بێت و ڕەسەنی کوردی بێ بۆ منەوە کەسانی کە بەشداری فستیڤاڵەکەکەن ئەتوانن سوود لەوە ببینن جگە لە بینینی نمایشی ئەسپەکان خۆیان بتوانن ئەسپسواری ئەنجام بن یاخود نەخێرەمە بەس نمایشی ئەسپە و لێرە ئەوانە توان بەس بینەر بن بەڵێ دووەم ڕۆژ و سێم ڕۆژی فستیڤاڵەکە ئەتوانن ئەسپسواریکەن و ئێمە ئەسپیانەکەی خۆمان دەرەکەین بۆ خەڵک باشە دەست خۆش بە کاکەڕان سوپاس بۆ تۆ بێگومان بیرمان نەچێ ئەم فێستیڤاڵە جوان و سەرنجڕاکێشە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم فێستیڤاڵە بەڕێوەچێ بۆ بینەرە خۆشەویستەکانمان ئەوانەی کە کاتیان نییە بێن بۆ ئێرە سەردانی ئەم فێستیڤاڵە بکەن ئەتوانن لە شاشە جوان و ڕەنگینەکەی کورساتەوە بینەری زۆرێک لە چالاکیەکانی نێو ئەم فێستیڤاڵە بن بێگومان وەکو لە دیمەنەکانای بینن ئێستا ئەسپسوارەکان سەرقاڵی ئەوان یاخود ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە
وردە دەست بە نمایشەکانیان بکەن چونکە وەکو پێشتر باسم لێوە کرد ئەم فێستیڤالە چەند چالاکیێکی جۆراوجۆر لە خۆ دەگرێت یەکێک لە چالاکیەکانی ئەو نمایشی ئەسب سواریەیە کە لێرە هەیە ئیتر وردە ئەسب سوارەکان ئەچنە نێو ئەو شوێنەی کە بتوانن نمایشی تێدا ئەنجام بن اینجا بۆیە بەجەمە هێڵن لەم بەشەی پرۆگرامەکەیە بەشێکی تری چالاکیەکانی نێو ئەم فێستیڤالە تایبەتتان بۆ گوازمەوە. بانوگیان لەگەڵ ئەسپەکەی یەکێک بوون لە بەشداربووەکانی نێو ئەم فێستیڤالە بە شێوازێکی زۆر جوان نمایشەکانی خۆیان کرد ئێوەش بینیتان با لەگەڵ بانوگیان قسە بکەم بانوگیان چۆنی دەستە خۆش بێ زۆر بە جوانی نمایشە کرد تۆ پێم بڵێ چەند ساڵی؟ 9 ساڵ خواتەمەند درێژ بیتەوە وەکو بچووکترین بەشداربووینی ئەم فێستیڤالە بەشداریت کرد و نمایشێکی زۆر جوانت کرد چەند ساڵە خەریکی ئەمەی؟ لە 6 ساڵیەوە خەریکی ئەسب سواریم. هەر بژیت چۆن حەز و خولیا و پیا کرد بۆ ئەسب سواری؟ یەکەم جار لە سەیران سواری ئەسب بووم ئەنجا باوکم هەندێک یانی ئەسب سواری دۆزیەوە منیش چووم ئیتر حەزم لەو خولیایە بوو منیش بڕیارمدا کە بم بە ئەسب سوار. باشە باسێکیەوەم بۆ بکەم ئەسپانە ترسیانە من تۆز دەگە ترسم زوواشمەوە دواوە. ئەمە ئەسپانە ترسیان نییە لە بەرەی زۆر فەقیرن. باسێکیەوەم بۆ بکە چەستێکت هەبوو کە لە نێو ئەم فێستیڤاڵە نمایشێکی زۆر جوان و تایبەتە کردبان و گیان. هەستی ئەوەم هەبوو کە کچێکی ئازای کورد بەشدار بووم لەم فێستیڤاڵە. هەر بژیت بە دڵنیاییەوە تۆ کچێکی ئازای کوردی زۆر جوانی زۆر جوان نمایشت کرد پێم بڵێ ئەتەوێت لە داهاتووە ببی بە ئەسب سوارێکی زۆر چاک؟ بەڵێ. چۆن ڕاهێنانەکانەکەی لەسەر ئەم بابەتە؟ ئیتر چۆن بڵێ تعلیمی پێکەم خاری پێکەم. دەست خۆشبان و گیان سپاس بۆ تۆ. ئەمڕۆ لەم فێستیڤاڵە جوانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوون بۆی چێژوەرگرن لە چالاکیە جۆراوجۆرەکانی ئەم فێستیڤاڵە ئێستا خاتونێکی زۆر ئازیز و جوان لەگەڵ مایەکە بەجنێکی کوردی زۆر جوانەوە خۆی گۆڕیەوە هاتۆ بۆ ئەم فێستیڤاڵە خاتون گیان سڵاو لێ بێم کاتۆ باش ماشەڵڵا زۆر جوان خۆت ئامادە کردو بۆ ئەم سپاسەکەم بە ساکۆ باسێکیەوەم بۆ بکە تا چەند دڵخۆشی کاتوی بۆ نەبینەری ئەم نمایشە جیاوازانە ئێسب سواران وڵا زۆر دڵخۆشم بەڕاستی دڵم خۆش بوو زۆر سپاس بۆ سافی ویستی کە ئەم بۆ نەکرتۆریە دێرینەی زین و کردوێتەوە. باشە خاتونکیان بێگومانە زای ڕەنگە زۆر کاتێمە لە ماڵەوە بەردەوام سەرقاڵی تەکنەلۆژیا و بەکارهێنانی مۆبایل و ئەم بابەتانە بین ئێستا لە کاتێکا کە توێیتە دەرەوە و بەژاریەکەی لە نێو فێستیڤاڵێکی ئەم بابەتەیە تا چۆن جیاوازە بۆتەوە؟ وڵا زۆر جیاوازە نازانم ئێستا سەکەم لە دنیایەکی ترام زۆر خۆشە زۆر پێم باشە ئەم ناسەبانە دووبارە بکرێتەوە دائیمەن. ژۆ هیوای دەستە خۆش بێ فەرموو تۆ ئەتوانی چێش لە نمایشەکانی تر ببینی ماندوو نەبی سپاس بۆ تۆ. ئازیزان ئەو نمایشانە و ئەو چالاکیانەی کە بینیتان ئەمانە بەشێک بوون لە فێستیڤاڵی ئەسب سواری کە گەورەترین فێستیڤاڵی ئەسب سواریە لە هەرێمی کوردستان و عێراق کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە چوو ئەگەر ئێوە ئەمڕۆ نەتانتوانی بێن بۆ ئەم فێستیڤاڵە هێشتا فێستیڤاڵەکە 2 ڕۆژی تری ماوە ڕۆژانە لە کاتژمێر 3 تاکو 9 شەو بەردەوامە بێت ئەتوانن ئێوە ئەمڕۆ یاخۆ ڕۆژانی داهاتووتر بێن بۆ نێو فێستیڤاڵەکە و ئێوەش چێژ ببینن لە چالاکیە جۆراوجۆرەکانی دووبارە یەکەمەوە ئەم فێستیڤاڵە با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بەڕێوە ئەچێت بۆیە ئەمە بەشێک بوون لە فێستیڤاڵەکە کە بۆ ئێوەم گواستەوە ومێدەکەم سووتان لێ بینی بێ و خۆشتان لە نزیکەوە بێن بۆ فێستیڤاڵەکە تا بینینەوەیەکتر ماڵی هەموو لایەکتان ئاوەدان.
تو زنگی زریام با چی رحمیدم با تو زنگی زریام با چی رحمیدم آی با چی رحمیدم ستچی ما تو ایناجی هم برین آنی خونه کاری ستچی ما تو ایناجی هم برین خونه کاری تو علاجی زد مکم کار زبالو کار مرایی هر کسی که تو تی من عاشقی باور مکای تل سر گونه نشان زخمی مرا گزدی زۆر بەچێژ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانین هیوادارین کە بینەرمان بن ئەو دەنگە خۆشە ئەو میوزیکە جوانە پێشکەش بێ ئازیز و خۆشەویست بێت لەم بەشەی پرۆگرامەکەمانە میوانێکی کەمان لایەکە هونەرمەندێک پەروەردەکارێک کە ماوەی چەند ساڵێک توانێت لەناو هونەرە خزمەت کات و ئەو حەز و خولیای خۆی هەیەی لەناو تابلۆکانە ئەیبینینەوە ئەویش کاگنیاس عوسمانەکە لەم بەشەیە لەگەڵمان نابێ سپاس بۆ ئامادەبوون کاگنیاس زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵ بێت سپاس بۆ بەرنامە جوانەکەتان زۆر بەخێر بێت جا پێشوی بینەوە ناو پرۆگرامەکە لەم کۆڵانەی گوندەکەمانەوە ستا بووین کاگنیاز وتی وەڵام پێشنیارێک جا شێوەکارەکان هەمیشەی تر وێنەکانە بینن حەزەوە کەپرێکی جوانی کوردەواری تام کردایە هەمە بوو بۆ سێبەر هەمە بوو بۆ جوانیش بۆ بەرنامەکە تاوانێ بەمانە گوندەکە سەربارانەش کەوتە حەزی لەوەی قەرەوەڵێ بکەوە بێزەبێت ئەو ژینگەی خۆشتر نەبوو گەڕانەوە بۆ لادێ و قەڕەوەڵێ بکڕیت و جا زۆر جا قەڕەکە شکایشی خۆ دەیبەستیتەوە بێزەبێتی هەیە بێزەبێت بوونەوە بە خۆت دابڕان لەو شتانی کە مرۆڤ ئەمڕۆ خۆی تیاون کردووە چکە لە لادێ جاران خۆت بووی بە سادە و ساکاری ئەژیایی خۆت ئەناسی بەڵام ئێستا بەڕاستیەوە نەماوە بەڕاستی ئینسان بۆ بە ڕقەم ئینسان بۆ بە کاڵە هیوادارم بگەڕێنەوە بۆ سادە و ساکاری بە هۆشیاریەوە جا لە دەرەوە بیت و خۆ چایەکیش بخۆیەوە نێتر چێژی پێ چای بۆ بەڕێز بهێنم بەڕاستی لێبین ئێستا من زۆر دڵخۆش مۆبایلم پێ نییە یعنی مێشکت ئارامە بێتەوە ئەنجا لە گوندەکان بۆیە ئەڵێن ئەوسا هەمیشە هەمووی خەریکی ئیش و کار بوون جەنجاڵیان نەبوو لە ناو سروشتا بوون لە ناو ڕەنگەکانە بوون بۆ هونەرمەند ئەوە چەند چێ بڕەخشە طبعا هونەرمەندەوەی کە ئەیبینێ لە ناو پرۆسە معرفیەکانە لە نەستیا لە هەستیا جارێککە چێتەوە داخڵە بێ هونەرمەند هەمیشە ئەوانە
بەهێماکە جارێککە لەسەر ڕووی تابلۆ ئەیان نەخشێنێتەوە ئەیتر قوڵبوونەوەی هەر هونەرمەندێک بۆ هونەرمەندێکی تر تۆ لە دیمەنە سروشتیەکان چێژ وەرەگری و لە جگە لە دیمەنەکان لە بوارە تیۆریەکان لەوانە لە حقیقەتی شتەکان سوود وەرەگری دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەست خۆش ئەویان دەست خۆش بێ زۆر سپاس هیوادارم بینە نەبێ لەگەڵەوەیانە باشتر دەست خۆش باشە بە شێوەیەکی گشتی ئەو وەرە ئەگرێت و ئەیداتەوە لە هونەرمەندێکەوە بۆ هونەرمەندێکە گۆڕە هەیە زۆر قاڵ بۆتەوە هەیشە کەمتر یعنی بەو شێوەیە دەستە خۆش بێت ئەمڕۆ چوار تابلۆی زۆر جوان و سەرنجڕاکێشی بۆ هێناوین زۆر سواس کە لە بەرامبەر خۆمانە دایناوە تابلۆکان یەکجار ئەمەنە ئاوێتەی ڕەنگن ناتوانیت لە جوانێکت خۆت لاویت کاموشی بۆ خۆی کاری ناوازن دەستخۆشی و لێ من هەمیشە ئەپرسم ینی فەرمو چاکت هەمیشە پرسم کاڵێم هونەرمەند دیدێکی کەی هەیە بینینێکی کەی هەیە چاوێکی کەی هەیە و لە هەمان کاتیشە ڕوئیا و حەز و خولیایەکی تری هەیە و چێژی جوەرەکرد لە هونەرەکانی تریش ئێستا کە من وتم هونەرمەند کاکنیاز وتم پەروەردەکاریش پەروەردەکار بۆ لە ناو خوێندنگەیەکی دەرسەڵێتەوە یاخود چۆن من لە دبلۆمەوە هاتووم پەروەردەی هونەری پەروەردەی هونەری مێناوە دواتر بەکەلۆرەسەکەم نیگارکێشانە ماستەرەکەم نیگارکێشانە ئینشای تەسویرێ کە چۆنێتی دروستکردنی تابلۆ و ڕێگاکانی وانەوتنەوەی و تەدریسی تەئەمولیە با بڵێن وانەوتنەوەی تەڕامانە دکتۆراکەم لەسەر چییە دکتۆراکەشم لەسەر ڕێگاکانی وانەوتنەوەی هونەر دیزاین یعنی بوارێک کەشم هەیە کە گرافیک دیزاینە زۆر باش یعنی تۆزێ بوارەکە ئەوەیە ئێستا من زیاتریش بۆ نمونە هەر وەکو دکتۆراکە فەلسەفەی پەروەردەی هونەر یعنی فەلسەفەی پەروەردە شاکارەکەم و ڕێکخراوی چیشمان هەیە بە ناوی ڕێکخراوی پەروەردەی سەردەم کە ئەندامی دەستەی دامەزرێنەری ئەوێ وەلێ کار و چالاکی پەروەردەیەکانمان عەرزەکەی منیش پەروەردەی هونەرم تەواو کردم ساڵ لەگەڵێش بەخۆشی کە هەموو بەشەکانی تیا خوێنی پیرۆزە من چەند ساڵە تقریبا 6 ساڵ لەوێ دەرسم وتەوە بەس کە جەنابتان هاتم 9 ساڵە لەوێ نەمام لەوێ نەمام مادام ماشەڵڵا ئەمەنە لە ڕووی زانستیشەوە قوڵبوویتەوە لە هونەرە چی ئەکا هونەر لە بنیام ماوەسا نیاز هونەر چی ئەکا لە بنیام بە تایبەت بۆ تاکێک کە ئێستا ڕهیلاکە ئەگەر تۆ سەیری ئینسان کەی لەو کاتەوە کە لە داییگە بێ وردە وردە ئەوێ خۆی تەواوکە ئینسانە بەردەوام نیگەرانە نیگەرانی چییە خۆ تەواوکردنە لەکوێوە هاتم ئێستا لەکوێم بەرەو کوێچم ئەم نیگەرانی واد لێکە زۆر جار بە خۆتا بچیتەوە و واتایەک بە ژیانی خۆت بدەیتەوە یعنی بە دوایە گەڕی واتا بە ژیان بخێتەوە یەکی لەوانەی کە واتا بە ژیانە بەخشێ هونەر و ئەدەب و ئەو بوارانەیە واتا ئەگەر هونەر لە ژیاندا ببڕیت شتێکی وا نامێنێتەوە شتێکی وا نامێنێتەوە ئەبێ بە کۆمەڵی ئامانجی وەهمی بژیت کە ئێستا برێوی هەیە و لە کۆمەڵی شوێنی تر برێوی پێدان شتی وەهمی بۆ خەڵگەهێنە وەڵام ئەگەر تۆ ڕاستە دەوێت هونەر و ئەدەب واتا بە ژیانە بەخشن ژیان جوانترەکە چاکە ساک نەبێت تۆ چای ئەکتۆزێک تۆز گەرمیت لا بمێنە کاک سەیوان با تۆزێکیش بینەوە لای جەنابەت ئێستا شکر تەندروستی زۆر باشە دەستت کردوێتەوە بۆی کە ڕاهێنان بکەیت لەگەڵ گروپێکا توانی لەم شەوە ئاهەنگەکانە بەشدار بیت یاخود بە تەمای چیت پێمان خۆشە خۆت بۆ وەڵی پێم خۆشە بەڕاستی جاریچکە بێمەناو بوارەکە چکان ئەو مدەی ساڵێکە دەستم کرد بە تەمرین باشەکەم بەڵام پێشتر ئاماژم پێ هیوام وای شەڵا گروپێکێ بە ئێمە چیمان کەمترە حرمەتمێ بۆ کامکارەکان و هەنێ گروپی تر هەیە ئێمەش با گروپێکی هەبێ لەم شاری سلێمانیەکە بتوانین ئەم دەنگە جوانەکانی حاضر هەیە کە بە ڕۆژانەی مشتوانین تەمریکەن و وەک چۆن ئەوان لە وڵاتانەوە داوەتەکردین بتوانین هەر لە سلێمانە بۆ سەربزکردنی سەربەرزی شارەکەمان کەم دەنگە جوانانە هەیە چی مالەوان کەمترە هەڵبەتە مەتوانی بگەینەوە حاستە بۆ هیوادار انشاءالله ئەو شتە بێت پێشەوە بۆیە ئەمەژەشم پێ ئەم دەنگانە ون نەکرێت جاری کتانی جار ئاوا سەردانیان بکرێت و ئەو گروپەش دروست بێ ئینشاءالله لە سلێمانی بەیانی وە هەر چاوەڕێکەم یەکێک لە بەرهەمەکان مامۆستا مەسەر هیچ شتێک حازرە جۆمان لێ بێت وەڵاهی من ئەم شتە مفاجانەم هەیە کاک لە باز دەزانێ وڵایەتی ناز ئەمە شتێک نەسیمەکەی ئەو مامۆستا نیازیش یەکسەر دیاری کرد بۆتە پاییزەوەی نەسیمی پاییز بەڕاستی یەکێ لە گۆرانی خۆشەکانیت با جۆمان لێ بێت حەزمان لێتیت
هەر یەک کۆپ لەش بێت کێشەمان نیە و گۆرانێکەش نەبێت. بێت ئەم چوار تابلێ و هەڵبژار بۆمان بێنیت ئەمە تازن وڵات تقریبەنە چەند ساڵێکە دروست کراوە دوای قسەی لەسەرەکەی مادامەوە باش فەرمووی. پرۆگرامە نەبوو بەڵام بە خۆشەویستیەوە پێشەسانەکەی نسیمك سر پاییزی سوی رحمی سمدی سوری گل سبزی گذران و امی تو رو برزدی نسیمک سر پاییزی سوی هزاران دم برینارن ایترنا فسیبم کارن هزاران دم بریدارن بنغمای شاید و مسانن هزاران صبح و شب و من صفای ندوری رازی سنمان تو پایی گونه کن به جوره بولی تنه تو پایی گونه کن به جوره بولی تنه دەنگت هەرخۆش وڵات دەست خۆش بێ سەرکۆ داواکاریەکی بە حەق بوو سپاس بۆ پێشنیارەکەی مامۆستای بەڕاستی یەکێکە لە گۆرانی جوانەکانی نە گۆرانەکانی هەمووی جوانە مامۆستا ترەوە قوتابخانەیەوە ئێمە بەیانیان لە جیاتی فەیروز کە عەرەب لێدا ئێمە مەسەری خالقی لە پەیمانگا لە دەرسە عەمەلیەکان لێدەین بەڕاستی دەنگێکی زۆر خۆشت هەیە هیوادارم سەرکەوتوو بی و لە ڕابردووشە گوێم لە دەنگت هەر هەبووە بەڵامی تر مامۆستا جا لەگەڵ یا ئەدوتەوە ئەڵێن مۆسیقا یادگاری ئێمە کۆمەڵە شێوەکاری خۆمان ینی بەردەوام لەگەڵ وێنە کێشان لەگەڵەوە گۆرانی هەیە یعنی شێوەکاری پەیوەندێکی ڕاستە و خۆی بە مۆسیقاوە ینی تا ئەبستراک لە مۆسیقاوە زۆر نزیکە هونەری ئەبستراک ینی تۆ مۆسیقایەکە هیچی تیان نییە بەس هەینە کەچی تۆ پێی مەز دەبی پێی با بڵێ ئەوابی زۆر نزیکە ئەو با بڵێن وەکو مۆسیقا کۆمەڵە ڕیتم و ئەوانەی هەیە لە ڕێگەی سەوتەوە ئێمە لە ڕێگەی ڕەنگەوە تاقیشت کردووەتەوە خۆت چوویتە بوارەکەەوە تۆزە بەڵێ ئێمە بەردەوام خۆمان کارێکانە بواری دەنگبێژی و میوزیک و وەکو ئەوەی بە شێوکی ڕسمینە بەزێمە لە دانیشتەکانمانە خۆمان گۆرانی وڵات لێرە من لەگەڵەوە دەرناچبوو سفرێکمێنێ دەست خۆی هەموو کەسێک لە خوا پێ یاودەنگی خۆشە بەڵێ ئەزەبێت کەسێک مامۆستای فێریکە بۆ شێوازە گۆرانی بڵێ ڕاهێنانی بەڵێ بەڵێ هەموو کەسێک توانێکی خۆی هەیە تایبەتی هەیە کە خۆشە لەو توانای گۆرانی بڵێ کاکڕێباز و تیلەوتۆنۆ ئەم گۆرانی خۆشە کاکڕێباز یعنی ئەبێت بۆ نمونە هەندێک جەرمایکی بێ بەدەستەوە بڵێ با گوێمان لە دەنگی شت بێ وڵی ستایلەکە و گۆڕیوە بزانین لەگەڵم ستایل گۆڕینە شتێکی تازە زۆر باش دابێدێ لای مامۆسانیاز پێشەوە پرسیاری ئەوەت لێ کرد باسی تابلۆکانمان کرد ئەم تابلوانەی ئەمڕۆ بۆی هێناوە 4 تابلۆیە کارێکی تازە یان پێشتر 4 ساڵ نمایش کراوە بەڵێ من لە پێشانگای ئەم جارەمە ساڵی کۆتایی ساڵی ڕابردووا بڵێن هەمووی 4-5 مانگە عەرزم کردەمانە بۆ یەکەم جار ئەم کارانە توانین بڵین ستایلێکی تایبەتە یاخود شێوازیشی کارێکی زۆر
تێکەڵە لە ڕەنگی زۆر جیاواز بەڵێ ئێوە چۆن کرد لە سەرم بابەتان ناکەن من بەش بە حاڵی خۆم لەوانەیە بڵم ئەو کاتێکە لە پەیمانگاش بووم دواتر لە زانکۆش بووم ئەمەوێ ئوسلوبی خۆم کار بکەم زۆر متەمەسیک نیم بە هیچ قوتابخانەیەکی هونەریەوە و ئێستاژ هەر کەسێک تابلۆی منە بینێ بە تایبەت ئەوانەی کە لە قاڵن لە هونەری نیگارکێشانە ئەزانن کە من شێوازێکی تایبەت بە خۆمەمە ئوسلوبیش تایبەت بە خۆمەیە لەوانەیە زۆر کەسێک جێڕێتەوە بۆ ئوسلوبی کیوبیزم هەیە جێڕێتەوە بۆ ئوسلوبی بۆ نمونە سوریالیەت ئەوانە بەڵام من ئوسلوبی تایبەت بە خۆمەمەیە لە هەردوو بوارەکەشە بواری هەستیتیایە کە لە هونەرا زۆر باوە ینی هەستەکانم تێکەڵەکەم و بوارێک کرد بواری عقلانیە کە بوارە عقلانیەکەش زۆر جار لە کاری مندا هەیە کە من زۆر جار باسی نامۆبوونی مرۆڤەکەم لەم سەر دەمێت هەتا پێشانگاکەشم بە ناوی نامۆبوونەوە بوو بۆ هەمووی هەورە ڕەنگە با بڵیش ئوسلوبی کارەکانی من وابێ بە شێوازی هەوری زۆرتیایە بەڵام لەوانەیە سەیری ڕووناکیش بکەی ڕووناکی زۆرتیایە و سەیری بینا خوارەکانیش بکەیدا لە دەرەوە هەر تابلۆکە ئازاری پێ نەگاتر لە دەرەوە کە بیت ئاوای بەرنامە شنە با هەڵەکە جا لە ناکەوە هەوایەکی فێنکێنێ زۆر خۆشە بەڵام جاران خەریب زیانمان پێ بگەێنێ خیر دڵی لە لای تابلۆکە ئاساییە ئینشەڵا بۆ شوێنێکی بۆ تابلۆ خۆشەویستە بەڕاستی بەڵام ئینسان زۆر لە تابلو لە هەموو شتێک گرنگترە پێکمان بەڵام مادام بەڕێزت لە لای ئێمە میوانی با هەمووی بە تەندروستی بە سەلامت بگەڕێتەوە بەخوا بە زیاد بە تەندروست بۆی چی بەڕێزم جا گەرماکەی هێناوە ئەو شنەبایە جاروبارە هێنێ دڵ ئەهەوێنێتەوە سروشتەکە باڵە هەتاکو سەرکۆ ئەو تابلۆی چاکەکاتەوە بایمەش لەگەڵ بینەرانمان و چانێ وەرگین دوای موچان ناگەڕێنەوە لاتان
بس روحي بعمر لنا كاس كار يا خاكم بس روحي بعمر خدايا توب مجاني لبرقى في كسب من ماي خدايا توب مجاني لبرقى في كسب من ماي خۆش دەستان خۆشێت تۆری ئێستا لە کۆلێژ دەرسەڵیتەوە یاخود لەکوێیت؟ نەخێر ئێستا لە پەیمانگەی هونەرە جوانەکان لەوێ لە پەیمانگای هونەرە جوانەکان پەیمانگای هونەرە جوانەکان ئێستا بە هەر سێ بەشەکەشیەوە و ساڵانش فستیڤاڵی تایبەتیانەیە بۆ شێوەکاری ئێستا ئاستیان چۆنە خوێندکارەکان لە ڕاستیە ئەگەر سەیری کرد ئێستا پەیمانگەی هونەرە جوانەکان لە سەر جەمشارەکان کراوەتەوە بە خۆشحاڵیەوە لە ساڵان ڕابردووە ئەگەر سەیری پەیمانگەی هونەرە جوانەکان 300 کەس 400 کەس تەقدیمیە کرد بۆ شێوەکاری 30 کەسیان لێوەرە 35 کەس بەڵام ئێستا بە حکمیەوەی بڵاو بووتەوە بەڵام تواناکانیش بڵاوە بێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی تواناکان لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە ئاستێکی باڵادایە ئێستاش بەڵام ئەم بایکۆت و زۆر جار بواری تەکنەلۆجیا و بواری ئەم بەڕقم بوونەی بە نامۆ بوونەی مرۆڤ وهای کردووە کە زۆر جار پێگەی هونەر لاواز بێ یعنی وا لە خوێندکارەکە ئەو پاڵنەڕی نەبێ بۆ ئەوەی کە هونەر بکە زۆر جار سەیرەکە کەسێک بە هەموو شتێکی بەدەست هێناوە بە بێوەی خوێندبێتی بە بێوەی هونەر بکە بە بێوەی هیچ هونەرێکی تیاابێ یعنی ئەمە زۆر جارە بێتە پاڵنەرێکی لاوە هەرچەند ئێمە وەکو مامۆستایان ویستمانە ئەمە پڕکەینەوە من بەش بە حاڵی خۆم لە دەرسی ئیستاتیکە و داڕشتن لەوێڵێمەوە لەم دەرسەیە چەند باسی جوانی و ئیستاتیکایان بۆکەم ئەوەندەش وەکو با بڵێ ڕاهێنەرێکی تەنمی بەشەری باسی ویانەکە مرۆڤ بوون چۆنە بڵێ جاما وەسانیاس هەر بەڕێکەوت دوێنەشە سەرکە ئێمە باسی یەکێ لە ناسراوەکانمانە کرد وتیان کوڕەکەیان هەر پەیمانگای هونەرە جوانەکانی تاو کردو ئێستا نەیتوانیوە لە بوارەکەی هەلێکی کار بەدەست بهێنێ ناچار چۆتە دوکانێک کە با بڵێن بابەتی جوانکاری ئۆتۆمبیل لە شتەکە هەر زۆر زۆر جیاوازە بەڕای جەنابەت ئێستا کە مادام ئەم هەموو خوێندکارە گەنجە وەرئەگیرێت لە ئەم پەیمانگایانە لە هەرێمی کوردستان باشتر وانە یارمەتیان بدرێت لە پەیمانگاکان بۆ ئەوەی کە ئەوان دواتە هەر لە بوارەکەی خوانە دانەبڕن فێر بکرێن دەست بگیرن بۆی کە هەر لە بوارە بمێننەوە پرسیارێکی زۆر جوانە و ئێمە لە پەیمانگا بیرمان لەوە کردوێتەوە پرسیارە بەڕاستی ئەوە ئاەنێ کە لە سەری هەڵوێ ئێستا بکەیت یعنی تۆ ئێستا لە زانکۆشە یەکێ لە ئێمە کۆرسبووکمانەیە ئەڵێ تۆ چۆن خوێندکار ئامادەکەی بۆ ناو بازار لە پەیمانگای هونەرە جوانەکان بە هەمان شێوە توانرێ ئامادەکرێ بۆ ناو بازار بەڵام ئەمڕۆ ئێمە لە کوردستانە ئەو پاڵنەرانەمان نەماوە بۆ ئەوەیە زەعیف بۆ لاواز بۆ ئەمیش پەیوەندی بە فەلسەفەی سیاسی فەلسەفەی پەروەردەوایە کە بەڕاستی لە ڕاستیە من پێ دەڵێم ئێستا لە گەورەترین قەیرانی پەروەردەیە ئەگەر کەسێکیش بۆم شی بکاتەوە من هەر لە ماوەی ڕابردووە لە ڕۆژی پەروەردەی جیهانیە با بڵێن بابەتێکم هەبوو لە
هۆڵی دکتۆر عیزەدین پێشکەشم کرد پەروەردە و ئاڵنگاریەکان یعنی گەورەترین ئەوە هەیە کە تۆ چۆن بتوانی یعنی کێشت هەیە لەوەی پاڵنەرت نییە بۆ خوێندکار کە بچێتە بازارەوە ئێستا ئێمە لە ئەتڕۆحەکانە ساڵانە تۆ خۆت خوێندکاری پەیمانگا بووی ئەو ئەتڕۆحانەی کە هەیە با ببەسترێتەوە بە بازارەوە بۆ نمونە خوێندکارێک لە بەشی شێوەکاری پەیکەرێک دروستەکە ئەم پەیکەرە با لەناو پەیمانگانە لە شوێنێکی تر کەسێک سپۆنسەریژی بکات و لە شوێنێکی تریش بکرێت لە ناو شارە بۆ نمونە کەسێک گرافیک دیزاینە ئەمانە ئەتوانرێ بەڵام من پێ دەڵێم پاڵنەری هونەر ئەوە تا پاڵنەری مۆسیقا پاڵنەری ئەوانە زۆر لاوازە لە وڵاتی ئێمە کە کاتێکیش کە بۆنەیەکی ژەبێ پەنابنەوە بەر ئەمانە جا تۆ باسی پاڵنەرت کرد ئێمە پاڵنەرێکمان هەیە خوابی پارێزە هەر لە بەرنمەکەی خۆمانە پاڵپشتی هونەرمەندی کردووە کاکەکانمان هەیە لە بەرنمەکەی خۆمانە تابلۆی هونەرمەندێکی کڕی و خاتونێکی گەنجی شێوەکار ئەوە هەر خەریکە ماشەڵڵای دەبێت نرخی تابلۆکەشی بەرزە بێتەوە وڵا ئەمە بابەتێکی زۆر گرنگە ینی ئێمە چۆن بتوانین هونەر لەناو خۆمانە بە بازاربوونی بۆ دروست ینی بەڕاستی ئەوەی کە بەڕێزت ئاماژەی پێکەی خوێندکارێک بە درێژایی ئەو ساڵە خۆی دانێ بۆ کارنامەی دەرچوو ڕاستە مامۆستا بەڕێزەکە لەسەرەوە نمرەی بۆ دانێ بەڵام بە ئەو کارە جوانی نەچێتە ژێر زەمینەکانەوە نەچێتە ناو ڕەفەکانەوە قەیچێکە کەسێک خاوەنی یەکێکە لە ڕێستۆرانتەکانە ئەم کارەیە کڕم هەم مادی ئەم کەسەی سواداکە هەم هەتا ماویشە ئەو کوونەرەی ئەو کەسە کە پرسیاریان کرد ئەڵێ نەمێ فڵان خوێندکارەکە لێرە داینەوە هیواداری کامانە بکرێتە بابەتێکی گرنگەوە هیوادارین ئێوەی مامۆسایانیش هەمیشە وەرە بەخش بن بۆ خوێندکاران بە دیدێکی کەوە سێرکەن ئەمە هونەر جیاوازە لەوانە زانستیەکان ڕاستە ئەمە چەقۆناقیکە بەڵام هونەر سنووری نییە هونەر دنیایکی زۆر فراوانە هەتا هەوڵی تیابیت هەرجارێ خۆرجارێت تۆ ماوتە بڕوا بکە ئەمەی تۆ باست کرد بە کەلتورکردنی هونەر زۆر گرنگ بەڵام ئێمە ئاگامان لێ لە زۆر شوێنەوە لە هونەرە درێ یعنی وەهای لێ یەکرێ کە خوێندکار یعنی تەنانە دوای لێ یەکرێ کە هونەر بە حرام بزانرێ ئەمە کۆمەڵێک کەسن کە ڕێگایان پێدراوە بەڕاستی لە زۆر شوێنەوە من زۆر جارەڵم خی گەورە خۆی هونەرمەندێکی گەورە بوو یعنی پێویست ناکە ئەمە تۆ لە ذهنی خوێندکار لە ذهنی خەڵکا بیچێنی و هونەر و زانستیش نەبێ ژیان نابێت یعنی تۆ ئێستا لێرە ئەگەر بە شێوەیەکی هونەری ئەم بەرنامەیە دەرنەهێنرێت ئەم بەرنامەی سەرکەوتو نابێت لایەنە هونەریەکان جا ئێمە گەلێکی لە دێر زەمانەوە ئێستا ئاگا یان نائاگا لەگەڵ هونەرە ژیاوین هونەر تێکەڵمان بووە هەر بۆ نمونە لە بواری هەڵپەرکی و مۆسیقایە ئێمە چەنەها جۆری هەڵپەرکەمانە بۆ بۆنە جیاوازەکان تەنانەت کاتی دروێنە و کشتتوکاڵ ئێمە بە کاتی خۆی هەڵپەرکەمان بۆ زۆر سپاسی بەڕێز جوانەکانت سپاس بۆ دەنگە خۆشەکەی کاک سەیوان ئیشەڵڵا هەر دەنگت بمێنێت تەندروستیت باش بێ کاک ڕێبازگیان سپاس بە هیواین ئەو قژانە ئیشەڵڵا کێشەی بۆ دروست نەبوو بێ کاک ڕاستی کاک ئەرکان کاک داستان زۆر سپاس بۆ موتان سپاس تۆرجان سپاس کاکسیەوە دەستان خۆش بوو بەرهەم یەکماوە باوەی تۆ کۆتای بێن بەڵام بایەمە خۆ حەفیزە لە بینەرەکانمان بکەین خۆشەویستان هیوادارین کە ڕۆژێکی خۆشمان پێبەخشی بێتن لە ڕێگەی ئەم میوانە ئازیزانەمانەوە ئێوە شەر لە خۆشیابن ئەوەی کە زۆر گرنگە یەخوا خوێندکارەکانی هەموو ئایلەکان هەموو ماڵەکان سەرکەوتوی بەدەست بێنن توان نمرەی باشیانە بێ و بیریشتان نەچێ گەرم ڕۆ نەچون بۆ سەیرانگاکان لە ماڵەوەمانە و تان چەند کاتێکی خۆش بەسەربەرن ئەمڕۆ ئەو خانەی ئەسب سواریە هەر بەردەوامی هەیە کە دەستگای میدیای کورسا سپۆنسەری میدیایی ئەکا هیوادارین بڕۆن لەوێ لەگەڵ خێزانەکانتانە لە نزیکۆ خانەکە ببینن چالاکیەکان ببینن پشوێکی خۆشتانە بێت هیوادارین ئێمەش کاتی خۆشمان بێ و بەخشی بە دوایین بەرهەمی کاک سەیوان ئێمە کۆتایی بەم پرۆگرامێنی دەستی تۆش خۆش بێت تۆ خۆش بێت سەرکۆ سپاس بۆ بینەرانمان هەتاکە دیدارێکی تر هەر شاد فەرموو کاک سەیوان فەرموو برادەران Tom
توشی داودم بوم نشنی زانی سوزله 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 و خانم توی بولی باخی سوزله و خانم توی بولی باخی نمزانی بو منه هر خوداخی نمزانی بو منه هر خوداخی سمنم بالاي أنا ستاوى سمنم بالاي أنا ستاوى سوزالي وخانم بير بيتاوى سوزالي وخانم بير بيتاوى بخوان دموم تاقيشتياوى بخوان دموم تاقيشتياوى سوزالي 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 وخانم تقولي باخي سوزالي وخانم تقولي باخي نمزاني بو مني هر خوداخي نمزاني بو مني هر خوداخي سديلا لا يكاد ديال قوسم يا سديتو يا باونم يا من بهوسم يا سديتو يا باونم يا من بهوسم دسيب زيارة باونم بولاي كنيمة دسيب زيارة باونم بولاي كنيمة سديلا يا لا يكاد ديال قوسم سديلا يا لا يكاد ديال قوسم يا سديتو يا باونم يا من بهوسم يا سديتو يا باونم يا من بهوسم